ئێرە ڕادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ چوارشەممە 26 ئاداری 2025 تان پێشکەش دەکەین. لە پارێزەرانی نووسنگی یاسایی سەدا ڕازی ئۆستۆر گرێزان ساریجا و مەزلوم دینچ و فایق ئۆزگۆر ئۆرۆل بۆ ئەوەی بۆ بینینی ڕێبەرۆجەلان داواکاریان پێشکەش بە داواکاری گشتی کۆماری بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵی کرد. پارێزەران بۆ بینینی موەکیلەکانی دیکەشیان هەریەکە لە عومەر خێری کونار، حامڵی یەڵدرم و وەیسی ئاکتاش داواکاریان پێشکەش کرد. ئەنجومەنی مافەکانی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە دەستێوەردانی پۆلیس لە چالاکیەکانی شەرمەزارکردن لە بەرامبەر زیندانیکردنی سەرۆکی شارەوانی ئیستانبول ئەکرەم ئیماموغلو و دەستگیرکردنەکانی دیکە ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و لە ڕاگەیاندراوەکەدا ناڕزایەتیەکی توند لە بەرامبەر گرتنە بەر پێشلکاریەکانی پۆلیس نیشاندرا و داوایان کرد ئەو کەسانی کە زیندانی کراون دەست بەجێ ئازاد بکرێن. هەروەها ڕایانگەیان سەرۆک شارەوانی ئیستانبول ئیماموغلو با ڕێگەیەکی دیموکراتیک هەڵبژێردراوە و ڕوبەڕووی تاوانبارکردن دەبێتەوە و لە ئەرکەکەی دوورخراوەتەوە. لایەنی کەم 92 کەسیش لە هەفتەی ڕابردووەوە دەست بەسەر کراون. لە بەردەوامی ڕاگەیاندراوەکەیشدا جەختکراوەتەوە ئەو کەسانەی کە لەبەر بەکارهێنانی مافەکانی خۆیان با شێوەیەکی ڕەوا و ئاسایی دەست بەسەر کراون دەبێت دەست بەجێ و بە بێمەرج ئازاد بکرێن. زیڕێبەرە ئۆجەلان بۆ ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک ئیلهام بەخش بۆ ئازادی گەلانی ستەم لێکراوە و وتیشی ئێمە با ڕێبەرایەتی ئازاد سەرکەوتن شکۆدار دەکەین. جەژنە نەورۆزێ دەسەریدا لە ڕێبەری گەلان ڕێبەر ئاپۆ پیرۆز دکەن. جەژنە نەورۆزێ یعنی وەکە کو تێزانین بە چێروکا کاوایە هەسنکار تەنێ دەست پێ ناکێ ئەلبەت دیروکێک وێ پڕ کەور هەیە حتا دیگەهێشێ چاندا میترایزمی ji ber ku cejna biharê ye roja yekê ya biharê ye yani 21 adarê gorî mîladî ev roj hem destpêka salê ye hem jî destpêka şînahiya xwezayê ye roja pîroz roja zaferê ye roja newroz jî destpêka salê ye işte bi vê şeklê newroz pîroz be tê ser ziman yani newroz bi zafer be ji wê rojê heta îro weke roja berxwedanê tê pênase kirin demê em di dîroka tevgera azadiyê de meyze dikin an jî di rastiya rêber apo da lê meyze dikin rêber apo beriya ku dest bi vê karî bike di ferq û cudatî an jî di ferqa girîngehiya roja newrozê da bû em dîqet bikin rêber apo di newroza heftî û sîsya da civîna yekemîn li dar xist û bi şeş hevalê xwe re û ev tevger bi rê xist mazlum doğan kaway hemden de li Efrînê newroz di heşî û sîsya da hat pîroz kirin îro em wê agirê newrozê carekî dî geş bikin carekî dî gur bikin di newroza 2025 da jî em bigihînin zaferê bigihînin serkeftinê di vê bingehî de ji bo hemû gelên rojlata navîn bi taybet gelê Kurd ji bo hemû malbatên şehîda bi taybet dayîkên ku leheng û qehremanên bêhempa efsanewî di dîroka Kurdistanê de di vê oxirê de dane ji bo wan hemû ka em carek dî newrozê pîroz dikin û li hemû hevalên hazir û nehazir em pîroz dikin û vê cejnê jî bigihînin zafer. ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدا بە ڕاگەیاندراوێکی فەرمی ناسنامەی دوو شەهیدی خۆی ڕاگەیاند کە لە کات و شوێنی جیاوازدا شەهید بوون. قەسەدە ڕای دەگەێنێت لە بەرخۆدانی بەردەوامی هێزەکانمان لا دژی دەوڵەتی تورک و چەتەکانی یەکێک لە شەڕوانەکانمان دوای بەرخۆدانێکی مەزن بەرامبەر هێزەکانی دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی شەهید بوو. هەروەها شەڕوانێکی دیکەشمان لە کاتی ئۆپەراسیۆنەکانی هێزەکانمان دژی پاشماوەی شانەکانی ڕێکخراوی تێرۆریستی داعش لە دەیر و زۆر شەهید بوو.
قەسەدا تیشک دەخاتە سەر فیداکاری شەڕوانان و ڕایدەگەێنێ بە سەربڵندیەوە ناسنامەی هاوڕێ شەهیدمان حەمۆد با ناوی ئەحمەد ئیسماعیل ئەلکەسار و هاوڕێمان زەید با ناوی محەممەد خەلیل ئەلموتعب ئاشکرا دەکەین. سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵی هەردوو شەهید و سەرجەم بنەماڵەی شەهیدانمان دەکەین و بەڵێنش دەدەین تا ئامانج و هیواکانیان بۆ بەدیهاتنی وڵاتێکی ئارام و دوور لە داگیرکاری و تێرۆر بەدیبهێنین تێدەکۆشین. زانیاری دەربارەی ناسنامەی شەهیدەکان بەم جۆرەیە خراوە تا ڕوو. ئەحمەد ئیسماعیل ئەلکەسار بە ناسناوی حەمۆد لە وەتحە لە دایک بوو لە ببورن لە دەیرەزوور لە دایک بووە و لە دەیرەزووریش لە ئەنجامی برینی پێشوو لە شەڕی دژی دەوڵەتی داگیرکاری تورک و چەتەکانی شەهید بووە. هەروە محەممەد خەلیل ئەلموتعب بە ناسناوی زەید لە سیحە لە دایک بووە و لە بەسیرە شەهید بووە. لە چاوپێکەوتنێک لەگەڵ ئاژانسی هەواڵی ڕۆژنیوز هەواڵ ئەبوو بەکر پارێزگاری سلێمانی پەیوەست بە کاریگەری پەیاما مێژوەکەی 27 شوباتی ڕێبەر ئۆجەلان هەڵسەنگاندنی کرد و جەختی لا گرنگی و پێویستی ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان کردەوە و بە هەنگاوی بنەڕەتی بۆ پرۆسە و هێنانە ئارای ئاشتی ناوزەت کرد. هەواڵ ئەبوو بەکر ئاماژەی بەوە کرد پەیامەکەی ڕێبەر ئۆجەلان دەرخەری ئاشتی خوازی گەلی کوردە و وتیشی پەیامەکەی بەڕێز ئۆجەلان دەرخەری ئەو ڕاستیەیە کا کورد بەردەوام داوای ئاشتی کردووە. هەروە جەختیشی لا پێویستی ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان کردەوە وتی ئاشتی پێویستی بە ئازادی و متمانەیە بۆیە دەبێت تورکیا دەست پێشخەری بکات لە ئازادکردنی بەڕێز ئۆجەلان و دەمیر تاشدا. سەبارەت بە پیرۆزبایەکانی نەورۆزی ئەم ساڵ هەواڵ ئەبوو بەکروتی یەکڕێزی و یەکگرتووی کورد لە نەورۆزی ئەم ساڵ ئەوەی دەرخست کە کورد بۆ بەدیهێنانی ئاشتی یەکڕێز و یەکدەنگە و ئەمەش قۆناغێکی گرنگە کا کورد پێگەیشتووە. شاندی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی و پارتی هەرێمە دیموکراتیکەکان دە بەپە سەردانی نوێنەرایەتی پارتی یەکێتی دیموکراتیک پەیەدەیان کرد لە سلێمانی. شاندەکەی دەم پارتی و دە بەپە پێکاتبوون لە هاوسەرۆکی دە بەپە کەسکین بایەندێک هاوسەرۆکانی پەیوەندیەکانی دەرەوەی دەم پارتی بەردان ئۆستۆرک و ئێبرۆگۆنەی و هەروە پەرلەمانتاری پارتی دەم پارتی لامێردین ساڵحە ئایدنیز و عدالت فیدان ئەندامی تەژا. شاندەکە لەلایەن نوێنەری پەیەدە لە باشووری کوردستان کەماڵ حەسەن و ئەندامی ئەنجومەنی گشتی پەیەدە بێریڤان محەممەدەوە پێشوازیان لێکرا. لە کۆبوونەوەکەشدا باسییان لە پەیامی ڕێبەر ئۆجەلان کرد و تێشکیان قستە سەر ڕۆڵی و ئەرکی پارتولایەنە سیاسی کوردیەکان لە چواربەشی کوردستان و بە تایبەت باشووری کوردستان لە چارەسەری پرسی کورد و پرۆسەی ئاشتیدا. کامران عوسمان ئەندامی CPT ڕایگەیاند لە کاژمێر 1.10 خولەکی دوانیوەڕۆی دوێنێ سوپای تورک با بەکارهێنانی TNT زەنجیرەیەک ئەشکەوتی لا گوندی سێگری لە سنووری شارۆچکەی ئامێدی تەقاندوێتەوە و ئەشکەوتەکانی خاپورکردن. کامران عوسمان ڕایگەیاندووە لە کۆتایی ساڵی 2020ەوە سوپای تورک بارەگایەکی سەربازی لە گوندی سگریدا دروست کردووە کە بەهۆیەوە تەواوی دانیشتوانی گوندەکەیان بەجێهێشتە و لە ئێستادا لە دەوروبەر و شارۆچکەی ئامێدی و پارێزگای دۆکدا نیشتەجێ بوون. هەروەها کامران عوسمان ئاماژە بۆش دەکات لە سەرەتای ئەم ساڵەوە ئەوە دووەم جارە کە سوپای تورک ئەشکەوتەکانی سنووری ئامێدی بە ئامانج دەگرێت. لابارەی پەیامی سەدەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان بە ناونیشانی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک و پێشوازی مێژووی و کەموێنەی گەلی کورد لە نەورۆزی ڕێبەرایەتی ئازاد و کۆمەڵگەی دیموکراتیکدا بەشێک لە هاوڵاتیانی باشووری کوردستان کە بەشداریان لە ئاهەنگی پیرۆزکردنی جەژنی نەورۆز لە قەندیل کردبوو دەڵێن ئێستا کورد خاوەنی سەرکردایەتی خۆیەتی و بۆ ئازادی خۆی شەڕ دەکات و با دڵنیایەوە ئەم جارە دەستکەوتی باش بەدەست دەهێنێت. دەلان بۆ ئەم قۆناغی ئێستا کە من پێم وایە ئەمە قۆناغێکی یعنی سایکس بیکۆیەکی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سەریێڵاوە کە ئەم گۆڕانکاریانە وەک گوتم هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگرێتەوە بە کوردستانیشەوە. تورکەکان ئەگەر بیانێ بۆ ئەقڵەتی جاران کار بکەن میلەتانی کە سەرکوتکەن میلەت چۆن چەرکەس و ئەرمەن و لاز و ئەو نەتەوانیان لە ناوبرد ویستیان گەلی کوردیش لە ناوبەرن
ناتوانن چکە ئەو قۆناغا و سوورەجە کۆتایی پێهاتوە تورکەکان لەم قۆناغا ئەبێ ئەوانش بە شێوازی خۆیان تعدیلکەن بتوانن ماف و ئازادیەکانی ئاعترافکەن بە ماس و ئازادیەکانی گەلی کورد و گەلانی کەش چونکە ممکن نییە بتوان بۆ ئەقڵەتی جاران ئەو ئەقڵەتی پێچوو ئیدامە بە ژیانی خۆیان بدەن من تەمەنای ئەوە ئەکەم ساڵێکی ئەو کاتانە ئۆجەلان لەناو گەلی خۆیە لە دەرەوە بە شێوەیەکی ئازادانە نەورۆز پیرۆز بکە ئێستا کورد خاوەنی سەرۆکایەتی خۆیەتی خاوەن فەلسفەی خۆیەتی خاوەن ئایدیەکی خۆیە بۆ ئازادی خۆی شەڕەکە من دڵنیام ئەم جارە کورد بەدەستی بەتاڵ لەم ئیتفاقی و لەم گۆڕانکاریانە دەرناچێ و دەستکەوتی باش بەدەستێنێ ئەدارم قسەکانی سەرۆگاپۆی ئەوەی ببێتە بە هەوێنی ئاشتی و ئازادی بۆ هەموو گەلی کورد پێویستە هەموو ڕێکخراوەکان هەموو سەرۆکەکان هەموو کەسێک کۆک بن و پەیوەندێکی باشیان هەبێت و بۆی سەرۆگاپۆ دیسان ئازاد بێت و بێتەوە قەندیلی بێتەوە ناو ئێمە بۆ هەموو کەسێک یعنی لێرەوە شەرمەزاری ناکێشن کە سەرۆکێکی کوردان لە زیندانی ئیمرالیە. وەزیری ناوخۆی دەوڵەتی تورک عەلی یەریلکایە ڕایگەیاند لە چالاکی ناڕەزایەتیەکاندا دژی زیندانیکردنی سەرۆکی شارەوانی ئەستەمبۆل ئەکرەم ئیمامۆغلو 1418 کەس دەست بەسەر کراون. وەزیری ناوخۆی دەوڵەتی تورک ڕایگەیاند لە 19 ئادارەوە 1418 کەس دەست بەسەر کراون لە نێویاندا 979 کەس هێشتا دەست بەسەرن. ئەمە لە کاتێکدایە لە 19 مانگەوە لە دژی زیندانیکردنی سەرۆک شارەوانی ئەستەمبۆل و دوورخستنەوەی لە پۆستەکەی خۆپیشاندان و ناڕەزایەتی فراوان تورکیای گرتووەتەوە. ڕێکخراوی کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان بڵاوی کردەوە هەڵمەتی دەستگیرکردنی چالاکوانانی کورد لەلایەن هێزانامنیەکانی ئێرانەوە بەردەوامە و لەو چوارچێوەیەدا ژنێکی کورد و هاوژینەکەی کە خەڵکی سنەن دەستگیر کراون. دەشڵێن ئەو دوو چالاکوانە بەهۆی بەشداریکردن لە ئاهەنگەکانی نەورۆز دەستگیر کراون. وەزیری دەرەوەی ئێران لا پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ هاوتا عێراقیەکەی سەبارەت بە ئەگەری خراپ بەکارهێنانی بنکە سەربازیەکانی ئەمریکا لە وڵاتانی ناوچەکە و ئاسمانی ئەو وڵاتانە خۆشداریدا با گوێرەی میدیای فەرمی ئێران عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران و فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق لا پەیوەندیەکی تەلەفۆنیدا پەیوەندیە دووقۆڵەکانی نێوان تاران و بەغدا و دوایین پێشاتەکانی ناوچەکەیان بە تایبەتی دەستپێکردنەوەی هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە و هێرشی ئەمریکا بۆ سەر حوسیەکانی یەمەنیان تاتوێ کرد. وەزیری دەرەوەی ئێران سەبارەت بەو مەترسیە جدیانەی لە ئەنجامی خراپ بەکارهێنانی بنکەکانی ئەمریکا لە وڵاتانی ناوچەکە و هەروەها ئاسمانی ئەو وڵاتانە بۆ کردەی شەڕەنگێزانە دژی گەلانی ناوچەکە هۆشداریدا و وتوێتی پێویستە هەموو وڵاتانی ناوچەکە ڕێوشوێنی پێویست بۆ پاراستنی سەروەری نیشتمانی خۆیان و ڕێگریکردن لە بەکارهێنانی خاک و تواناکانیان لەلایەن هێزە سەربازیەکانی بیانیەوە بۆ ناسەقامگیرکردنی وڵاتانی دیکە بگرنە بەر. هەروەها عێراقچی ئاماژەی بە سزاکانی ئەمریکا بۆ سەر پیشەسازی نەوتی ئێران کردو و بە نایاسایی ناوی بردوون.